بەناوی خی گەورە و میهرەبان ئێمە لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان لە ماوەی ڕابردوودا لەسەر چەند پرسێک کە لیژنەمان بۆ پێکهێنا بوو کارمان کردووە. یەکێک پرسانەی کە ماوەی 2 مانگ لیژنەکەمان لە بەدواداچ کە لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پاڵپشتیەک ژانەوەی ژێرخانی ڕۆشنبیری لە پارێزگای سلێمانی تەرخانی کردبوو و لیژنەکەمان بەدواداچوونی کرد لەسەر شێوازی سەرفکردنی 20 ملیار دینار و دەرەنجامی لێکۆڵینەوە بە سوپاسەوە بە هاوکاری بەڕێز وەزیری ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تازە کە هاوکارمان بوو و هەماهەنگیمان هەبووە بەیەکەوە بۆ ئەوی بتوانین بەدواداچوونێکی ورد لەسەر پرسی 20 ملیار دیناری پایتەختی ڕۆشنبیری بکەین کە دوجار لیژنەکەمان گەیشتینە ئەوەی کە بە راپۆرتێک وردەکاری سەرفکردنی ئەم 20 میلیارە و ئەو سەرنج و تێبینیانەی کە لیژنەکەمان بۆی دروست بوو سەبارەت بە پرسی 20 میلیار دینارەکە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەین و هەروەها لە ڕێگای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە داوامان کرد کە دەستەی چاودێری دارایی و لێژنەی نەزاها بە دواداچوون بۆ ئەم کەیسە بکەن و خۆشبەختانە ئێستا دەستەی چاودێری دارایی لە دوای ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نووسراوی ئاراستە کردوون ئێستا دەستەی چاودێری دارایی وردەکاری ئەکا لە شێوازی سەرفکردنی پرسی 20 میلیار دیناری پایتەختی ڕۆشنبیری. هەروەها کارمان کرد لەسەر سەرفکردنی بڕی 2 میلیار دیناری هاوکاری کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یانە وەرزشیەکان سەرفی کردبوو لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش دانیشتین بۆ ئەوی بەرچاوڕوونیمان دەنێ. دوای ئەوەی کۆبوونەوەکەمان کرد بەرچاوڕوونیمان وەرگرت لەسەر شێوازی سەرفکردنی بڕی 2 میلیار دیناری هاوکاری یانە وەرزشیەکان لە هەرێمی کوردستان. هاوکات لە هەفتەی ڕابردوو لیژنەکەمان لیژنەیەکی لاوەچیمان پێکهێنا بۆ بە دواداچوون لەسەر پرسی 5 میلیار دۆلاری هاوکاریکردن بۆ هەولێر وەک پایتەختی ملیۆن دۆلار 5 میلیۆن دۆلار وەک هاوکاری بۆ هەولێر وەکو پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی کە لیژنەکەمان لە هەفتەی داهاتوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای هەولێر دەست بەکارە بێ بۆ ئەوەی بە دواداچوون بکەین و سەرنجام بە راپۆرتێک دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئاگادارەکەینەوە بۆ بە دواداچوون و وەرگرتنی ئیجراعاتی پێویست. بە دواداچوونانەی کە لەگەڵ هاوڕێیانمان کراوە لەسەر و 20 میلیارە کاری ینی زۆر خروقاتی وازەحی تێدایە بە هەدەردانی پارەی تێدایە پارە بە ناوی خەڵکەوە وەرگیراو بەبێەوەی ئەو کەسانە ئاگدار بن. چەندین جار پارە بۆ یەک بەرهەمی هوەری سەرف کراوەتەوە ینی خەڵک بەڵگەی نردووە ئێمە بەڵگەمان لەبەردەستەکە بۆ نمونە 10 کەس 20 میلیۆن بە ناویانەوە وەرگیراوە بەبێەوەی هیچ ئاگداریەکیان هەبێ. بەشێکی زۆری و پارەی کە خەرج کراوە هیچ پەیوەندیەکی بە ژێرخانی ڕۆشنبیری و بنیادنانی ژێرخانی ڕۆشنبیریەوە نەبووە و کولتوری سلێمانیەوە نەبووە. هەندێکی بۆ بواری وەرزش خەرج کراوە پارێکی زۆری بەم جۆرە خەرج کراوە. هەندێکی دراوەتە چەند کۆمپانیایەکی بازرگانی کە کاریان بازرگانی نابێ حکوومەت یان بە پارەی حکوومەت بەم جۆرە هاوکارێکی وا زەق بکرێن کە ینی پارەیەکی زۆر بێت زیاتر لە 1 میلیۆن دلار تەنها بۆ یەک کۆمپانیا تەرخان بکرێت. ینی لیژنەکەی ئێمە لەم بابەتە بێ ئەنجام نەبوو و سوپاسی تەواوی هاوڕێیان کە بەبێ هیچ دوودڵیەک لەم بابەتە کاریان کرد. ئێمە ئەرکی خۆمان تەواو کرد و ئەوەی کە لەسەر ئێمە واجب بوو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەستەی نەزاها هەروەها داوامان لە هەموو ئەو لایەنانە کردو کە تایبەتمەندن بەم پرسە بێنە سەرخەت و ئێمە بەڵگەکانە خەینە بەردەستیان و پێیانەڵێن لە چشتی شوێنێک خروقات و هەروەها بە هەدەردانی پارە و پارەی خەڵک یان ئەو پارەی کە بۆ ژێرخانی کولتوری دانراوە بە هەدەردراوە هەمووی ئێمە ئاماژەمان پێ کردو و دیاریمان کردو بە بەڵگە و بەنمونەوە. ئەوەی کە بابەتی 2 میلیار دیناری وەرزش بوو لە هەرێمی کوردستان کە تایبەت کراوە بەیانە وەرزشیەکان وەکو برای بەڕێزم کاک لوقمان ئاماژەی پێکرد ئەویش لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی دانیشتێکمان هەبوو وردەکاری و بەرچاوڕوونیدای ئێمە بە بەڵگەوە چۆنیەتی خەرجکردنی ئەو پارێش خراە بەردەستی ئێمە تا ڕادەیەکی زۆر باش وەڵامەکان بۆمان مقنع بوون لەبەرەوەی کە هەموو وردەکارێکی تێدا بوو پارەکە چۆن خەرج کراوە تێبینیمان نەبوو لەسەر ئەم بابەتە. دیسان لە بابەتی ئەو 5 میلیارش کە بۆ پایتەختی گەشتی 5 میلیار دینار 5 میلیۆن دلار کە بۆ پایتەختی
گەشتیاری دیاریکراویش لیژنەیەک پێک هاتووە کە بە دوواداچوون لەسەرم پرسە ئەکات بە خۆشحاڵیەوە لیژنەکە لە ماوەیەکی زۆر کووردا لەسەر چەند دۆسیەیەکی زۆر باشکاری کردووە ئینشەڵا لە کاتەکانی دیکەدا یاخود لە ماوەکانی دیکە ئەنجامی ئەوانی شەبین و بە دوواداچوونەکانمان بۆ هەموو لایەکە خەینە ڕوو.